بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باسوخوازدا زۆر خۆشحاڵین بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. گرنگی زانست لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە تەوەری ئەمڕۆی بەرنامەی باسوخواز دەبێت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەبارەی هاوڵی خۆیەوە معازی کوڕی جەبەل دەفەرمێت معاز سەرمەشق و سەرۆکی زانایانی ئەهلی بەهەشتە. معازی کوڕی جەبەلیش لەبارەی گرنگی و سوودی زانستەوە دەفەرمێت فێری زانست ببن، فێربوونی ترسانە لە خودا و داواکردنی پەرستش و عیبادەتە و یادکردنەوەی زانست زیکر و تەسبیحاتە و گەڕان بە دوایدا جیهادە و فێرکردنی ئەوانەشی کە زانستیان نییە سەدەقە و بەخشینە. بەخشینیشی نزیکی خاوەنەکەیەتی لە خوای گەورەوە. بە درێژایی مێژووی مرۆڤایەتی هیچ شتێک هێندەی زانست و زانیاری سوودی بە مرۆڤەکان نەگەیاندووە. زۆر ئەزمون و هۆکاری تر تاقی کراونەتەوە بۆ خۆشبەختی و بە ئامانجگەیشتنی مرۆڤەکان، بەڵام هەمویان ماوەیەکی کاتیان بەسەر بردووە و پاشان پوکاونەتەوە، چونکە نەیانتوانیوە تا سەر بمێننەوە و مرۆڤ بە ئامانج و ئاواتی خۆی بگێنن. بەڵام زانست لەم بوار و مەیدانەدا ئەسپی خۆی تاوداوە و توانیوێتی زۆر لە مرۆڤەکان بگەینەتە لووتکەی بەختەوەری و ببێتەوە بە شوێن ئەوانی دیکەدا. هیچ کاتێک جەنگ و ململانەیە لە نێوان بیر و باوەڕ و زانستدا یا لە نێوان ئاین و زانستدا ڕووی نەداوە، چونکە زانست تەواوکەر و ڕوونکەرەوەی ئاینە، چونکە ئاین فەرزی کردووە لەسەر شوێن کەوتووەکانی کە چۆن نوێژ دەکەن ئاوەهاش زانست وەرگرن. پێغەمبەری خوددا دەفەرمێت زانست وەرگرتن فەرزە لەسەر تاکتاکی موسڵمانان. ئەو فەرزە چ جۆرە فەرزێکە؟ بۆچی موسڵمانان ئەو فەرزەیان پشتگوێ خستووە؟ یەکەم ئاەتی قورئان فەرمان بە ئیمانداران دەکا کە بخوێنن ئایا دینداری و عیبادەت بەبێ زانست دەکرێ؟ کاتێک ئاین باز لە زانست دەکا ئایا تەنها مەبەستی لە زانستە شەریعەکانی حوجرە و مزگەوتە؟ زانستە مۆدێرنەکانی ئەمڕۆی بواری کیمیا و فیزیا و پزیشکی لەکوێی شەرع و ئایندا جێیان دەبێتەوە. چه هێز و شتێک دەتوانێت جڵەوی زانست بگرێ و لە وێرانکاری و کشت و بڕ بیگێڕێتەوە؟ بۆچی موسڵمانان بێخەم دانیشتون و هەموو داهێنان و پێداویستیەکانی ژیانیان لە وڵاتانی ترەوە بۆ دێ؟ بەڕێزان، پاش ناوبڕێک لەگەڵ میوانەکەم مامۆستا عەبدولحەسیب حسێن زانای ئاینی تاوتوێی ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی ترەکەین و هەوڵ ئەدەم وەڵامتان بۆ وەرگرم. بینەرانی بەڕێز دووبارە سڵاو. مامۆستا عەبدولحەسیب حسێن زانای ئاینی زۆر بەخێر بێی بۆ بەرنامەی باسوخواز. زۆر سپاس بۆی بۆ شخوای گەورە پاداشتان. تەوەری بەرنامەکەمان ئەمڕۆ گرنگی زانستە یا تێڕوانینی ئاینە بۆ زانست یا پێگە و گرنگی زانستە لە ڕوانگەی ئاینەوە. ئێمە بزانین خودای گەورە لە قورئاندا زانستی بە نور شوبهاندووە، یعنی نورێکە کەوا بەرچاوی مرۆڤەکان ڕووناک دەکاتەوە. بەبێر زانست یا بەبێر ڕووناکی ژیان تاریکە. بەڕێزتان لەو بارەیەوە چی ئەڵێن یا پێناسەتان بۆ زانست چییە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. سرتا دەست خۆشیم بۆ ئێوەی بەڕێز و وەربا بۆ بەڕێزان و ستافی پشتی کامێرە و بەرانەکەمی ئاوکارن. طبیعی زانست یەکێکە لەو بابەتانەی کە بەڕاستی گرنگێکی زۆری پێدراوە لە شریعەتی ئیسلامیە و خوای پەروەردگار سبحانه وتعالى لە قورئانی پیرۆزە لە چەندین شوێنەیە تقریبا توانین بڵێن لە 379 شوێنی قورئانە خوای پەروەردگار ئیشارەی بە علم و عولەما و وشەی علم داوە و پێکاتی علم بە هەموو مشتەقاتەکانەوە و زانایانیش هەر لەبەر ئەوەیە کە هەر کەس هەستاوە پێناسەیەکی تایبەتی بۆ کردووە لە لای خۆیەوە بە فەهم و تێگەشتنی خۆی، بەڵام باشترین پێناسەیەک ئەوەیە کە لە ناو زانایانە لە کۆنونەدا لە چاخەکانی سەرەتایە تعریفاتی بۆ کراوە ئەوەیە کە ئەفەرمون علم بریتیە هو العلم هو إدراك الشيء على ما هو عليه، واتە دەرکردن و هەستپێکردن و پەی پێبردنی ئەو شتەیە لەسەر ئەو شێوازە حەقیقەتەی خۆی کە هەیەی بەبێ کەم و زیاد. پاشان خوا سبحانه وتعالى هانی ئینسانەکانی داوە سەرەتا لە یەکەمین ئاەت وەکو جەنابەت ئاماژەت پێدا لە قورئانی پیرۆزە کە خوا سبحانه وتعالى بە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ئەفەرمێت ئیقڕە واتە بخوێنە. دەی خوێندنیش واتە
سەرەتایەکە بۆ چوونە ناو دەریای زانست و زانیاریەوە کەواتە خوا سبحانه وتعالى فەرمانی بە پێغەمبەر خۆی کردووە صلی الله عليه وسلم. پاشان پێغەمبەری خوا عليه السلام لە چەند شوێنە دیارە ئاماژەی پێ کردووە. بەڵام ئەگەر بگەڕێنەوە بۆ خزمەتی قورئان، خوا سبحانه وتعالى لە قورئانەکەی خۆیان کاتێکە بە ئیمانداران و بە صفەتی ئیمانداران یا صفەتی خۆی باسەکە لە پێشان بۆ خەڵکانی کە هێشتا باوەڕیان نێناوە ئەبن بە موسڵمان، واتە وەهایان پێناسەکە ئەگەر هەر کەسێک لە ناو بێباوەڕیا بێت بە دڵنیاییەوە لە ناو نەفامیایە و لە ناو تاریکستانیایە و ئەو کەسەشی کە دێتە ناو بازنەی ئیسلامەوە دیارە ئەوە زانست و زانیاری بەدەست گەشتووە. بەڵگەشمان بۆی کە خوا سبحانه وتعالى لە قورئانەکەوە پێمان فەرمێت الله ولي الذين آمنوا يخرجهم من الظلمات إلى النور والذين كفروا أولياؤهم الطاغوت يخرجونهم من النور إلى الظلمات. تاكوتاي آياتك خوا سبحانه وتعالى دۆست و پشت و پەنا و یار و یاوەری ئەو کەسانەیە کە ئیمان دێنن. کاتێککە ئینسانێک ئیمان بێنێت خوای تەعالا وهای لێکاکە لە ناو تاریکستان و نەفامی لە ناو بێئاگایی لە ناو نەزانی ئەیهێنێتە دەرەوانێ ئەیهێنێتە ناو بەحر و دەریای عیلمەوە. بەڵام بە پێچەوانەوە ئەو کەسانەی کە دۆستیان غەیری خوای پەروەردگارە و تاغوتی پێگوترێت ئەوان بە پێچەوانەوە لە ناو تاریک لە ناو ڕووناکیەکەی ئیسلام ئەیهێنە دەرەوە بەڵکو بە ناو تاریکستان. مامەسا ئێمە دەزانین تاکە شتێک کە مرۆڤ پەیوەست بکاتەوە بە خوای گەورەوە ئیمانەکەیەتی. ئیمان تا چەند پەیوەستە بە زانستەوە یا وەکو ئایا خواپەرستی و ئیماندار بوون بەبێ زانست دەکرێت؟ طبيعي أبي أقام اللي يعني إيمان وعلم هذا كان بيكاتي يعني إنسان والكن كبروا رنمايان بدت چونك خوا سبحانه وتعالى كاتك القرآن خويا بما فرميت فاعلم أمجا فرمي أنه لا إله إلا الله يعني لبيشا هول بدا فير ببا زانست و زانیاری کۆکەرەوانێ ئەمجا بزانە کە هیچ پەرستراوێکی بەحەق نییە ئیلا خوای پەروەردگار نەبێت. کەواتە زانست و زانیاری لەگەڵ ئیمان و ئیسلامە لەگەڵ تەطبیقکردنی شریعەتی خوای پەروەردگارە هەردووکیان وابەستن پێکەوە و هەردووکیان ئەتوانین بڵێن ئەو ئینسان والەیەکە کەسێک خواپەرستی ئەکا لەسەر ئەو شێوازێک کە خوای پەروەردگار زانست و زانیاری پێبەخشیوە. کەواتە هەروەها خوای تەعالا لە قورئانەکەی خۆی کاتێکە نەسیحەتی پێغەمبەری خواکە صلی الله عليه وسلم فەرمێت وقل ربي زدني علما واتتو بردوام و پەیتا لە خزمەتی خوای پەروەردگاری خۆتا هەمیشە داخواز بکە کە خوای پەروەردگار زانست و زانیاری تۆ پێ بکات. چونکە ئیمانێک ئەگەر بێت و زانست و زانیاری لەگەڵا نەبێت چەقبەستوو ئەبێت وەکو چۆن لە بەرامبەریشا زانست و زانیارێک ئەگەر ئیمانی لەگەڵا نەبێت دیسان ئەویش چەقبەستووە بێت. چونکە خوا سبحانه وتعالى لە سورەتی المولکە يعني بڵێن باس و بەسەرهاتی ئەو کەسانەمان بۆ گێڕێتەوانێکە لە ڕۆژی قیامەتە ئەو کەسانە شوێن کەوتە نەبوون و بە جاهیلیش داناون ئەڵێن چی وقالوا لو كنا نسمع أو نعقل واتە گەر بات بە ئێمە عاقڵ بووینە و ژیریمان بدایە بە خەرجە ما كنا في أصحاب السعير. پاشان پێغەمبەری خوا علیه السلام لە زانست لە فەرموودەیەکە فەرمێت ئینسان هەرچەندە مادام بێدین بێت و مادام بێباوەڕ بێت هەرچەندە زانست بێت دیسان هەر بە عاقڵ ئەژمار ناکرێت. واتە ئینسانێکی ئیماندار بە عاقڵ ئەژمارەکەێت و لەگەڵ شابێت کەس بێ علم بکات ئەو کاتە پێوتە ئینسانێکی تێر و تۆکمە و تەسەل کە بتوانێت خزمەت بە گوروی ئیسلام و مسلمانان و بەشەریەت بکات. مامۆستا کاتێکە شەرع باز لە زانست دەکا ئایا تەنها مەبەستی زانستی شەرعیە و ئایا زانستە دنیایەکانی تر کە ئەمڕۆ برەویان هەیە و گەشتونەتە لووتکە ئەمانە لەکوێی شەرعداڕیان بێت یا شەرع چۆن ئەڕوانێ بۆ ئەم زانستانە؟ هەر یەکێک لەو کتابانەی کە لە صحاحە هاتوون بۆ نمونە صحیحی ئیمام بوخاری صحیحی ئیمام مسلم وروها باقی ئەو صحاحەکانی کەش کە ئیمامی ئەبوو داود و کێوانامیان دایان ناون هەر یەکێک لەوانە لە دوای باسی تەوحید و خواناسی بابێکیان دانا و یان کتابێکیان دانا بە ناوی کتاب العلم. کتاب العلم ئەمە ئەو پەڕی بەڵگەی لەسەر ئەوەی کە لە ئیسلامە گرنگی پێدراوە. پاشان پێغەمبەری خوا علیه السلام بەردەوام هەوڵی داوە کە ئینسانەکان ڕێنمایی بکات بەرەو فێربوونی زانست و زانیاری. سیر کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە کە لە صحیح ئیمام مسلمە هاتووە فەرمێت طلب العلم فريضة على كل مسلم. هرچند لە هەندێک ڕیوایەتە بەڵام ڕیوایەتە بەرگیان ضعیفەکە فەرمێت وعلى طلب العلم فريضة على كل مسلم ومسلمة. تا مسلمەکەی صحیحە بەڵام و مسلمەکەی لەگەڵ دانیە بەرحاڵ. ئەمە پێغەمبەری خوا علیه السلام ئەمان فێرەکە کە فەرمێت زانست فێربوون فەرضە لەسەر ئینسانی ئیماندار. کاتێکە گوترا مسلم واتە ئیماندارانی ئافرەتیش فەرق ناکە ئیتر ئەو مەسەلەن پۆلەنکردنەوە ناک. پاشان
خوا سبحانه وتعالى کە ئینسانەکانی موفق و هەروە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام کۆمەک کردو تاوەکو ئەم هەموو ڕێنمایە جوانانە کرد ئەوەندەی حەدیث هەیە لەوبارەوە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام فەرمێت هەر کەسێکە بێت و بڕوا بەرەو زانست و زانیاری ئەو ڕێگایی کە ئەو پێیاڕوا خوای پەروەردگار بەهۆی ئەو ڕێگا بڕینەوەیەوە ئەفەرمێ من سلك طريقا يلتمس فيه علما سهل الله به طريقا إلى الجنة أو كما قال هەر کەسێک گەر بێت و ببێتە ڕێبواری ڕێگای علم بەهۆی ئەو ڕێبوارێتەوە بەسەر ئەو ڕێگایە کاڕوات خوای پەروەردگار ئەوەی بووە گێڕێ بە هۆکارێک تاوەکو ڕێگای بەهەشت و ئاسانکە بەهۆی ئەو علمانەی کە دوورن لە علمی شەرعیەوە بۆ نمونە لە حوجرە و مزگەوتەکانەوە سەرچاوەیان نەگرتووە ئێستا بۆ نمونە ژیانی مرۆڤایەتی بەرەو پێشکەوتن چووە تەکنەلۆژیا هاتووەتە نێو ژیانی خەڵکەوە وەکو ئەڵێ تەیارە و ئەم هەموو شتە دروست کراوە ئاینی پیرۆزی ئیسلام چۆن لەم زانستانە ئەڕوانێ ئاینی پیرۆزی ئیسلام لەگەڵ هەموو پێشکەوتن خوازیەکایە عیلم و زانست و زانیاری لە هەرکوێ هەر کەسێک ینی پێی هەستێت ئەوە ئیسلام پشگیری لێکا بەڵام بەمەرجێک ئەم خزمەت ئەم زانستە لە خزمەتی مرۆڤایەتیا بێت ئەگەر چی کابرایەکی مەسەلا بێباوەڕیش ئەو بابەتەی دروست کرد بێت ئیسلام تێگیرانی نیە لەگەڵ زانست و زانیاریە ئیسلام هەمیشە وەکو بڵێ ئینسانەکان هەڵناوە لەسەرەوەی کە زانست و زانیاری دروست بکات پەیدا بکات بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام بۆ نمونە لە فەرمودەیەک کە پێمانە فەرمێت إذا مات ابن آدم يعني إذا مات الإنسان لروايتك انقطع عمله إلا عن ثلاث هل شي كارو كذوي هي الكوتاي بيدت إلا لسر رجاونا بيت يكي لو أنا علم ينتفع به يعني عن علم ينتفع به علم زانست و زانیاری کە خەڵکی و دیگەران و باقی گروهی بەشەر ئیسفادە بکات کەواتە ئیسلام تێگیرانی نیە لەگەڵ زانست و زانیاریە بەمەرجێ لە خزمەتی ئینسانە بەمەرجێ لە خزمەتی گەشە سەندە نابێت نەک لە خزمەتی تیابردون و وەروەها لە خشتە بردنی بەها بەرزەکانی مرۆڤایەتیا بێت ئەوە نەخێ ئیسلام پشگیری ناکات بەڵکو ئیسلام لەگەڵی دانیە ئەمما ئێستا مەسەلەن فڕۆکە دروست کراوە ئەم کەشتیان دروست کراوە ئوسوڵ دروست کراوە ئەسڵ ئوسوڵ لە سەردەمی سەحابەیە یان دوای سەحابەیە لە سەردەمی تابعینە کە دروست کراوە لە سەردەمی معاوی کوڕی ئەبوو سوفیانە چەندین ئوسوڵ دروست کراوە کە کەشتیگەل لەناو دەریاکانە هاتون و چونیان پێکراوە وەلەو کاتەشا عیلم دیارە وەکو بڵێ زانست و زانیاری ئینسانەکان پەیان پێ نەبرد تاوەکو بتوان کۆمەڵێ شت کە ئێستا ئێمە بە چاوی خۆمان ئەبین و ئیسفادە لێ بکەن و سوودمەند نەبین و ئیلا زانست لەگەڵ ئەوەیە تێگیران نییە پاشان ئەو کاتژمێری کە ئێستا خەڵکێک بەکاری دێنێ بەڵام بە بارێکێکە هەڵبەتە بە بارێکە تەمان دیارە لە ئیسلامەکەی ئێمەیە لە سەردەمی هارون ڕەشیدا کە سەعات دادێت کاتژمێر دادێت ئەو ئەینێرە بۆ لای یەکێک لە پاشاکانی فەڕەنسا لە سەردەمی خۆیان طبعا ئەو سەعاتە بە هەموو لایەکمان بزانین ئەو کۆوە کە لەم ڕۆژگاری خۆمانە سەعاتێ بێ قۆرزوونی هەبێت و شرکاتوانە بەڵکو سەعاتێ بوو لەسەر گڵێکی ورد دروست کراوە و کۆی کە لە شوشەیەکدا نەبووە حەزڵ وردەوەدا هاتە خوار و ئاسی بە دیاری کرابوو چەنە ئەوەی بڕێ ئەوە نەکاتژمێر بکات سەعاتەکە کەواتە ئیسلام لەگەڵ زانستە هیچ تێگیرانێکی نییە بەمەرج لە خزمەتی مەسایمە زانین وەکوڵێ لە سەردەمی عەباسیەکانە شارستانیەتی ئیسلامی گەشتۆتە لووتکە و بەربەرەکانی هەموو جۆرە شارستانێتێکی تری کردووە هەموو ئەو دۆزینەوانش کە لەو کاتە ئەوروپا دواکەوت و وتیانە لە ئیسلامی ئێمەیە هەبوون بۆچی موسڵمانان پاشکەوتون هۆکاری ئەوەی کە موسڵمانان ئێستا هەموو پێداویستی و هۆکارەکانی ژیانیان لە وڵاتانی بۆ نمونە خاچپەرست و وڵاتانی دەرەکیەوە بۆ دێت هۆکاری ئەمە چییە بۆچی موسڵمانان خۆیان ناتوانن بەم نورەی کە خوای گەورە باسی ئەکا هەم بۆ خۆیان و هەم بۆ دەوروبەریش سوود بەخش بن بەداخەوە یەکێکە لەو گلەیانەی کە ئەمڕۆ یان بڵێ یەکێکە لەو ڕەخنانەی لەلایەنی غەیرە موسڵمانان و ئەکل لە موسڵمانان یان خەڵکانێک کە جوان تێنەگەشتون لە دینی خوای پەروەردگار لە ئیسلام و لە موسڵمانان نەکرێت بەڕاستیەکەی گلەیەکەشان لە جێی خۆیایەتی و لەو وەکو جەنابەت ئاماژە پێدا لە سەردەمی خلافەتی عەباسیە کە مسلمانان وەروە بە تایبەتی پایتەختی دارولسەلام بەغدادی لە وڵاتی خۆمانە یعنی بووە شوێنێکە ئیتر کانگای عیلم و زانست و زانیاری بوو ئەو کاتە بەڕاستیەکەی من پێم وایە کۆمەڵی هۆکار هەبوو یەکەم چاخەکە لە چاخی سەحابە نێزیک بوو بەرەکەتی خوای پەروەردگار دایناوە لەسەر لەناو ئومەت ئیسلامیە پاشان دووبەرەکی و خۆخۆری لە نێو ئینسانەکانە نەبوو چونکە دووبەرەکی و خۆخۆری و یەکتر کوشتن و یەکتر بڕی و یەکتر نەخوێندنەوە لە ناو موسڵمانانە ئەگەر هەبوو بێ لەسەر شتێکی جوزیە لەسەر دەستنوێژەکە ئایا دەستنوێژ لە ژن ئەشکیان ناشکیان چیوانە ئەو بەڵام پاشان دەسەڵاتداران ڕێگر نەبوون لەوەی کە هەر کەس ئەگەر بێت و ئیبداعێک بکات بۆ خزمەتی ئینسانیەت
ئەوان ڕێگلێ بکەن. ئێستا بۆ منە لە سەردەمی نەوەتەکانە یا بڵێن پێش نەوەتەکان لە هەشتاکان و هەفتاکانە دەسەڵاتی حیزبی بەعس لەسەر حکوما بوو لەم وڵاتی خۆمانە لە شاری سلێمانیا فڕۆکەیەک دروست کرا خاوەنەکەی ئیعدام کرا یعنی ها سیرکە دەسەڵاتەکە هۆکارێک بوو بۆ پەکرخستنی علم واروها دەستی خەڵکی کەشیان لە پشتەوە بووە پاشان مسلمانانش بێ ئەو اعترافە بکەین بۆی کە بەڕاستی هیممەتیان بەرز نییە خۆیان کزن گرنگیان نەداوە پاڵە نەداوەتەوەکو یعنی مناڵێک چۆنە بێت یان وەکو بڵێ بەچکەی پەلەوەر و باڵندەی چۆن دایکەکان لەتە گۆشتێکیان لاکێکی تۆپی قەدەمیەوە ئەوان ناتوە بۆ نمونە ئێستا هەموو مسلمانان بەخەم نوێژەکانیانەوەن نوێژ وایان لێ هاتووە ینی هیچ مسلمانی ئامادە نیە نوێژێکی خۆی بفەوتێنێ بۆ نمونە نوێژ فەرزە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەو فەرموودا فەرمێ وەرگرتنی زانست بە شوێن چوونی زانست فەرزە جیاوازی فەرزی نوێژ و فەرزی زانست ئایا ئەم فەرزە چییە فەرزی عینە یان فەرزی کیفایە چ جۆرە فەرزێکە ئێمە علم ئەکرێ بە دوو بەشەوە یەکیان پێوتە فەرزی ینی علمێکە کە فەرزی عینە واتە تێگەشتنی هەر ئینسانێک تێگەشتنی هەر ئینسانێک لە بنەماکانی دین تێگەشتنی ئینسان لە بنەماکانی دین و لە بنەماکانی ئیسلام لە ئیمان لە ئیسلامەوە نەفەرزە بەڵام تێگەشتنی ینی علمەکانی کە پێوتە علمی کیفایە واتە فەرزی کیفایە ئەگەر بێت و خەڵکانێک پێی هەستن لە کۆڵ خەڵکەکەی کەوێتەوە کەواتە ئەم بابەتانی کە ئێمە ئێستا بڵێن بۆ نوێژ و بابەتانی کە باسەکەین ئەمە فەرزی عین لەسەر تاکی ئینسانەکان بە نێر و مێوە فەرزی سەرشانێنە فەرزی عینە بەڵام زانستەکانی تی وەکو ئەوەی کە لەم ڕۆژگاری خۆمانە وەکو علمی تەکنۆلۆژیا و بابەتانی کە باوە ئەمانە ئەکرێ بڵێن فەرزە لەسەر تاکی ئینسانەکان فەرزە ئەوانەی کە بڕۆن ینی بە هەموو شێوازێک ئەو ئالیەتە بگرنە بەر کە چۆن بتوان ئیبداع و داهێنان بکەن لە بابەتەکانی سەردەما ئەگەڕێن سەرباسی ئەوەی کە فەرزەکە کەلیمەی فەرض ئاگادار بێنین طبعا زانایان ڕەحمەتی خوایان لێبێت دوو تعریفیان هەیە بۆ فەرض و واروها بۆ واجبیش يعني طبعا للاي زاناني مثلا احناف وزاناني الشافعيه والقساني وبارو كردوكا اقربيته مثلا ببلغي صحيح واجب به او بابته بلين قصيله بارو كرابي وديار بيته قطعي ودلاله وفرضه اما قرهاتو بظني ودلاله بواتب حديث احاد كرابو باسي لو كرابو وديار ظني ودلاله بلام اكاته ديس هنا واجب اكاد بلام واجبك دون الفرض وكو بابتكاني كان كإنسان بلين والي تيجاك على اساس عميش وكو نجوهايا نا هنا شد هي انسان كريت واز بين اللي هنا شد اقل شي بيش زانتو بيشوان فرض برسالي لقالوا هيك خلقي كي بتوان بجي قريتو بلام نيج لابد بين انسان كان هر انجامي بدن لبروا زانس يسلم روجاري خوانا يعني من اتوانم بلام لسر نخبي خلقكاني امتي اسلامي لنا امتي بيغمري خوايا عليه الصلاه والسلام اتواني بلن زانس فرضي عينه وبتايبتي داهنان ابداع كردن لبواركاني همو بواركان تيمنا ناشي مثلا وبيا قبل وكوتشي او انا من فرض عين بو خلقك دصلاتي بو خلقك اتواني بوار برخصينه بو خلقك اتواني بو خوي برخصينه يا بو خلقي غير خوي برخصينه ورد صلاه داراني شبه مان شو ابي هاوكارو وكم كيما شو كايما براسيله كانالكاني اسماني وابينين شوانا لە هەواڵەکانە لە گەرمیان کەسێک هەستا بە داهێنانی فلانشت فلانە دەستگای دروست کردووە یەکی کە مەسەلەن بۆ نمونە لە خورماڵ کابرا هەستا دەڕاسەی دروست کرد یەکێکتر لە گەرمیان لە چەمشماڵ ینی هەڵێنانی هێلکە و جوجەڵی دروست کرد یەکێتر لە بتوێن چیەکەی دروست کرد ئەمانە هەمویان ئەکرێ مەسەلەن ئەگەر لانی کەمەکەی ئەگەر حکوومەتیش پێی هەڵنەسێت کەتی تایبەت پێ هەست تاوەکو بتوانێت بوارەکەی بخۆی بەرەو پێ بدات و بتوانێت بکە ینی ئێمە خەڵکمان لێ نەبڕاوە کە شت نەزانێ بەڵام ئەگەر بێت و خەڵکانێکی دەسەڵاتدار یان نظام و سیستەمی وڵاتەکە بتوانێت کۆمەکیان پێ بکات ئێمەش ئەلحەمدولیلا خەڵکی ئیمەت بەرز و زانست و زانیار خوازمان تیا هەیە بەڵام لەگەڵەوەشا دیسان میلەت ئەتوانین بڵێن غالیبەتیانە کزن لەوەی کە هەڵنەسن بە ئەرکی سەرشانی خوان و ئەو علمەی کە 100 ساڵەمە پێش بووە ئێستا نەمانماوە ئەو علمەی کە 10 ساڵەمە پێش مامۆستا ئەوەندەی کە زانایانی ئاینی و مامۆستاکان و خوێندنگای ئیسلامیەکان هانی گەنجانە دەن کە ئەوەندە خوو بدەنە زانستی شەرعی و ئاینی ئایا ئەوەندەش کە گرنگیان ئێمە وەکوەڵێ لە بایەخی زانستی شەرعی و ئاینی حجرەکان کەم ناکەینەوە بەڵام ئەگەر ئەوەندەش هانی مسلمانانیان بدایە لە مزگەوت و حجرە و خوێندنگا و نووسینەکانیانەوە بۆ ئەوەی کە هیچ نەبێت داهێنانێ بکەن هیچ نەبێت لە زانستی دنیایی و پزیشکی و کیمیا و فیزیایە جێدەستیان دیار بێ
خراپە بوو یان بۆچی نیان کردووە خۆی ئەگەر لەم سەردەمەی خۆمان قسە بکەین ڕاستە نەگە لە سلێمانیا دە دکتۆری مسلمان هەبێ زۆر باشە لەوەی کەوا دە دکتۆرمان هەبێ بۆ ناملتەزیم بن یا دەمە حامید لە خواترز یان بۆ دە ئەندازیاری لە خواترسمان هەبێ زۆر باشترە خۆ ئەمە مەرج نییە لەوە چێ کابرا لە ئەلفێکی قورئانیشی نەخوێندێ بەڵام چێ بە ویژدان و بە ئەخلاقی خۆی ئەتوانێت مسلمانەتی خۆی بگەێنێ سيدك يعني في غمر إخواني صلى الله عليه وسلم حديث كافي فرمى الحكمة يعني كارزاني وليزاني ضالة المؤمن يعني ونبوي لي مسلمان إيمان دارانا فأينما وجدها كي بيني وشاوي كردو دوزيوانه فهو أحق بها أو لا بيش همو كسيكو لبرتدة تاوكو بتوانت أو حكمة داناي وكارزانية جبجكا طبعي بقى قدار بين يعني يكي لو دستيك حجركاني بكخست يكي لو دستيك يعني حجرەکانی ئاوا بەرەو دواوە بردووە ئەسڵەن ئەو حجرە بەو کچوکاڵش کە ئێستا هەرێسان نەماوە بەڵێ ڕاستە یعنی مامۆسایانی ئەم ڕۆژگاری خۆمان بەڵێ خەڵکی هەڵەنێن لەسەرەوەی کە زۆرتر زانیاری علومی شەرعی پەیدا بکەن بەڵام ئەوەمان لە یاد نەچێ یعنی کاتی خۆی من لە خزمەتی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجیا خوای تەعالە لێی خۆش بە دەرەجاتی بەرز کاتەوانێ پێشەوای کۆمەڵی ئیسلامی دیارە لە خزمەتی هەندێک خوێندم ئیتە دیارە باسی ظروف و سەردەمی خۆی بۆ کردین کە چۆن لە حجرەکان ژیاوە یعنی ئەو بابەتی فەلەکیات و ئەو شتانی کە ئەو ئێزانی ڕەنگە هەنێک کەس کە پسپۆڕش بێ لەو بوارەیە با ئەو باشترین نەزانیبە طبعا مامۆستای فەرموو باقی مامۆستاکانیش هەڵبەتە فەرمیانوانە کە ڕیسپین ئەفەرمون کاتی خۆی ئێمە لە حجرەکانە ماتماتیکمان خوێندووە واروەها جەبر و کیما و هەندەسەمان خوێندووە بەڵام ئەوە هەر هەمیان نەظەری بوون عەمەلی نەبوون بەس گرنگەوەی ئەگەر بەهاتەوە بواریان بۆ بەڕەخسایە بە دڵنیای و ئەوان شایانتوانی وەکو ئەو زانکۆیانەی کە چۆن مەسەن لە کۆلێژێکە بەشێکیان هەیە پێوتە بەشی مختبەر و جێگای وەکو بڵێ پراکتیزەکردنی ئەو بابەتەیە کە خۆیان ئەوە خوێندویانە بە نەزەرێکی خوێندویانە جا بیکەنە بواری عەمەلێکەوە ئەوانش حتمەن ئەیان کرد بەڵام بەداخەوە دیسان ئەو دەسەڵات و سیستەم نظامی کە لەم ڕۆژگارەی خۆمانە یعنی ئەو زانست و زانیاریانەی لە حجرەکان دابڕی یان حجرەکانی بەڕووی خەڵکیان داخست هەر ئەو حجرانە بوون کە کۆمەڵی خەڵکیان دروست کردە کە ئێستاش تەماشای ڕسمی 10,000 دینارێکی عێراقی ئەمڕۆی خوان کە لە سەردەمی ڕابردووە 10 دیناری بوو ڕسمی عالمێکی پێ بن حەسەن بن هەیثەم یعنی ئەم ئیبن هەیثەمە کە ئەو سین و سادەکە ئەو داهێناوە بۆ یەکەمین جار یعنی ئەمە مەلایەک بووە عالمێ بۆ لە حجرەیە کافێر بووە هەروەها باقی زانەکانی کە یعنی لە کۆمەڵێ ئینا ئەمزا هەنێک ڕەنگە مسلمانانیش بۆ خۆیان کەمتەرخەم بنتیایە لە هەنێ ڕۆکە ڕەنگە من نامانێت هەنێ ئەشخاص گەلێک بەرین بەداخەوە لەژێر ناوی جێبەجێکردنی سنەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام کۆمەڵشتی دیان بەرتەس کردوتەوە کە یعنی ئەسقەزا لەم شەوانەی پێشوە لە دکتۆر سەباح کۆمەڵشتی جوانی باسکەنی باسی فارابی کرد و باسی کێوکیوانی کرد کە هەموو شتێک کۆمەڵشتیان زانێ ئێستا گر دەست بین بوانە بەڤێ یەکسەر بە مەبتەدیع بیریارێکی و مفەسیرێکی گەورەی وەکو سەید قوتب بەڕەحمەت بێ ئەخوا ئەفەرمێ ئێمە ئێستا جوڵانەوەیەکین وەکو ئەڵێ کۆمەڵەیەکین ئەڵێ جوڵانەوەکە کۆمەڵگە دروزەکە وەکو بڵێ کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەکەش دەوڵەت دروزەکە دەوڵەت داوای شارستانیەت و تەکنۆلۆژیا و داهێنانی لێکرێت تۆ تا چەند لەگەڵ ئەم قسەی مفەسیری قورئان سەید قوتبای و بۆچی تا ئێستا مسلمانان لە دوای بەتایبەت نەمانی دەوڵەتی خلافەی عوسمانیەکان نەیانتوانیوە هیچ نەبێ دەوڵەتێک بابچووکیش بێ بۆ خۆیان دروست بکەن بەداخەوە من سەدەرسەد لەگەڵ قسەکانی سەیدام ڕەحمەتی خوای پەروەردگاری لەسەر بێ شەهید ئەو قسەیە تەواوە طبعا وەکو یعنی کە ئەوان بڵێن ئەو نخبەی خەڵکەکان دوایی وردە کۆمەڵگە هۆشیارەکان دوایی سیستەم نظامی دروستەکەن ئەوەیە کە لەم ڕۆژگاری خۆمانە بۆتە بڤە لە لای خەڵکێکی غەیرە مسلمان بەڵام مەبێ ئاگامان لێ بەڕاستیەکە یعنی وەکو پێشتر عەرزم کردن ئەگەر دەستەڵاتێک ئەگەر سیستەمێک ئەگەر نظامێک ئەگەر حکوومەتێک خۆی بۆ تاکەکانی ناو بڵێن ڕعیەتەکەی خۆی بوار نەڕەخسێنێت کە ئەوان هەستن بە زانست و زانیاری لەکوێ ئەتوانین پاشان لە چواری 1924 کە نظامی سیستەمی ئیسلامی لە ئەستانبوڵ بەدەستی کەمال ئەتاتورک و ئیتیحاد و تەرەقیەکەی خۆی کە ئیلغا کرایەوە ئەوە یەکێ بوو لەو موسیبەتانی کە هات لەسەر ئومەتی ئیسلامیە طبیعی زۆر هەوڵ درراوە یعنی لە وڵاتی میسرە یەکەمین کەسێک کە هەستا پێی ڕەحمەتی خوای پەروەردگاری لەسەر بێ شەهید حەسەن بەنا بوو خوای پەروەردگار لێی خۆش بێت کە بووە مرشدی عامی بەلایەنی مسلمان ئیخوان المسلمین کە ئەوان هەستان ئەم تەنظیمە زۆر یعنی وڵی تەنظیمێکی زۆر تۆکمە و چاک بوو لە سەردەمی خۆیان هەوڵیشیاندا تەنانەت یعنی ئەم جەمال عەبدولناسری کە لەم دوایانەیە سەیدی ئێعدام کرد
خۆی ئیخوانی بوو ئەیتوانی نظامەکە ڕاگەێنێ. بۆمە فەرمودەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ بۆ منەوە وەرگرتنی زانست و زانیاری فەرزە لەسەر مسلمانان، ئەمە وەرگرتنی زانستەکە. پاشان گەیاندنی ئەفەرمێ لە منیشەوە بیگەێنن ئەگەر چی بە ئاەتێک بێ. ئەمە شێوازی گەیاندنی زانستەکە یا ئەم ئاینەیە. شێوازە دروستەکانی گەیاندنی زانست ئێمە بتوانین کەسێک بین وەکو لە قسەکەی سەیدنا معاذی کوڕی جەبەلیشەوە کە فەرمووی فێرکردنی ئەو کەسانش کە زانستەکەیان لانیە و فێر نەبوون بەخشین و سەدەقەیە. ئێمە چۆن بتوانین ئەو زانستەی کە پێمانە یان شێوازە دروستەکانی گەیاندنی زانستێکی سوودبەخش بە خەڵک و بە کۆمەڵگا چین؟ گەڕانەوەمان بۆ سیرەی ئەو سەحابە بەڕێزانەی کە ئەو دینیان گەیاندووە، چونکە بەڕاستی گەڕانەوە بۆ ئەوان ینی خوا سبحانه وتعالى لە باسی ئومەمی سابقین پێمان فەرمێ لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. وروى لا شونك على سورة يوسف بيان فرمي قصة بسرات أوان بو إيوة بندو أموشقاري تاعي. طبعا زانس الزانياري كأوان قاندو أنا براسكي بو بيك أوان يكم بدل لە مسلمان بوونەکان یەکەمان ئیماندارەکانەوە لە جێی خۆیان بووە، پاشان ئەو ئیخلاسی کە هەیەیان بووە جوان وەرگرتن و جوان گەیاندنەوەی ئەو ئیخلاسەکان و لەبەر خاتی خۆی پەروەردگار. پاشان وەکو زانایانی علمی نەفس ئەفەرمون ئینسان هەمیشە ئەگەر بێ پێشکەوێت ئەبێ وەکو ئاسکێک کە چۆن دڕندەیەک وا بە شوێنیەوە هەتا ئاوڕی نەداوەتەوە سەری عڕوات، بەس کاتێک کە ئاوڕی داوە بۆ دواوە ئەو کاتە بخۆی دڕندەکە ملیشکێنێت و ئەیخوات و لەناوێ بە کەواتە ئێمە بێ گوێدانە قسەی و تان و تەشەری هیچ کەسێک ئێمە بتوانین ئەو تەبلیغی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام فەرمێتی بەلیغوا عنی وەلەو ئایە بەو شێوازە کە سەحابە ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ یعنی بۆ نمونە معاذی کوڕی جەبەل سەیدنا معاذ کە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ئەینێرێ بۆ نەشری دین و علم لە وڵاتی یەمەنە، یعنی پێ فەرمێ معاذ لەوانەیە تۆ ساڵێکی کە من نەبینی کە گەڕایتەوە، هەر کاتێک گەڕایتەوە لەوانەیە من نەبینی. ئیتر معاذ نەیگوت وەڵڵا من آخر حەزەکەم دایمە چاوم لە تۆ بێت و چۆنە بێ لە ناو شاری مەدینە بڕۆم، نا مەقسەدی پێی گەیاندنی فەرمانەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام فعلا فەرمایشاتی معاذ، ئیخلاصی معاذ، حکمەتی معاذ، کاربەجێیی معاذ ڕەحمەت و ڕەزای خوای پەروەردگاری لەسەر بێت بووە هۆکارێک کە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام يعني وصف يمني كان كافر الإيمان يماني والحكمة يمانية تقوى طيبة مامەسا هەربە وەکوڵێکە پێوقەدەمی پیرۆزی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەگاتە ناو شاری مەدینە بۆ ئەوەی لە فرت و فێڵ و فریودان و پلانی جوولەکەکان بە دوور بێ هەم خۆی و هەم مسلمانەکان هەم پەیامە پیرۆزەکەشی خێرا سەحابەیەکی گەنج و عاقلی وەکو زەیدی کوڕی سابت ئەنێرێ بۆ ئەوەی فێری زمانی عیبری ئەوان بێ. ئەو زانستە بۆ نمونە ئێستا چەند ساڵ لەمەوبەر گەنجێک فێری زمانی ئینگلیزی ببووە یا هەر زمانێکی تر لەوەچێ لەلایەن کۆمەڵی مسلمانەوە بە شتێکی حرام ناوزەندە مامۆسانی ئاینەی خۆمانەوە ڕەنگە بە حرام دەنایە. مەبەستم ئەوەیە ئایا لە وەرگرتنی زانستا سنوور هەیە زانستمان هەیە زیان بەخش بێ ئێمە وەری نەگرین؟ هەموو زانستەکان ینی بە دڵنیاییەوە ینی سەیریکە حتا قسەیەک هەیەک لە ناو عولەمایە ڕەحمەتی خوایان لێبێ کە گوایە فەرموویانە کە تەنانەت ئینسان هەوڵ بدات سحریش فێر ببێت بۆ خۆ لێ دەربازکردن و پارازگاری لێکردنی یانی نەخێر ئەو بابەتانە بەڕاستەکەی زانست مادام ناوی لێ نابێت زانست و خەڵکی و ئیتفاقیان لەسەر بکە ناوی لێ ناوە زانست پێویستە هەموو ئینسانەکان بیزانێت بەتایبەتی ئەو سەحابە بەڕێزی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ئەینێرێ بۆ ناو ئەهلی کتاب ئەڵێ لە 13 ڕۆژە فێری زمانی سریانەکان بوو وەروەها یەکێکی ترە بە زمانی کوێ هەر کەسێ بۆ ئەوە بەڕاستەکەی نەخێر دەرگا ئەوە دەرگا داخستنە لە سەردەمی ئەم دوایانەی خۆمانە بەداخەوە مامۆسایانی ئاینی ڕەحمەتی خوای پەروەردگار لەسەر بێ خوا لەیان خۆش بە ئیجتیهادێکیان کردووە نان پێکا بەڵام ئینشاءالله تعالی ئومیدوارە ئەجرێکیان هەرە بێ. ئەسڵەن ئەوان لاریان بوو لەگەڵەوەی کە نابێ ئافرەت هەر خوێندەوار بێت ئەمە ئەسڵەن داخستنی دەرگایەک بەڕووی ئینسانەکانە دەرگای زانستنی بەڕووی ئینسانەکانە کەواتە نەخێر ئەوەی لە خزمەتی بەشەرێتە هەیە هیچ مانعێک و ڕێگرێک نییە بەمەرجێ بەو فیلتەرە شەرعیانە دەربچێک ئینسان نەکەوێتە ناوینەوە یعنی ئەگەڕنەوە کە کاتێکە وڵاتی ئەڵمانیا کە ئەوێت مەسەلەن وەکو چۆن لێن کۆنفرانسێکە کاتەوە بۆ عرضکردنی یا بڵێن معارەزە کاتەوە بۆ عرضکردنی کاڵا و شتومەکەکانی خۆیان خەڵکێکی وەکو هەنێک لە یابانیەکان و ژاپۆنیەکان کە ئەڕۆناوێ طبعا جارێکە ئەیانەوە لە پێشات دەرس و دەورێکی ئینجیلیان بۆ دابنێن ئەوانیش ینی
ئەی باکەن لە وەرگرتنی دین، ئەڵێ ئێمە نەهاتین بۆ وەرگرتنی دینتان، خۆمان دینمان هەیە لەگەڵەوەشە لە بە هەموو لایەکمان ئاگاداربین کە دینی ئێوان بتپەرستی و بوذیەتە. ئەڵێ ئێمە هاتوین بۆ وەرگرتنی ئەو زانست و زانیاری کە ئێوە هەتانە، یعنی بابای بێباوەڕی بتپەرست قەناعەتی وەهابێ کە بڕوا تەبدیلی دینەکەی نەکات، بەڵکو بڕوا ئەو جەهلەی کە تا ئێستا ئەم هەی بۆ علم و زانست و زانیاری کە هەیبێت ئێمە لە لای خۆمانەوە ڕێگری بکەین لە خەڵکی بەڕاستێکەوە ستەمە لە ئیسلام وەستەمە لە کۆمەڵگای مسلمانان وەستەمە لە علمیش، چونکە علم یعنی دەرگایەکی زۆر فراوانی هەیە، علم دەرگایەکە کە هیچ کەسێک ئەسڵەن کاتێ ئینسان فێری علم نەبێ پێی ناوتێ عالم بە کۆکەشی ناوتێ علم علەما، کاتێ تۆ کاتێک کە خۆت ناتەوێت بوار بڕەخسێنی بۆ خەڵکی چۆن ئەبێت یعنی وەکو بڵێ تەشەور توانجی لەو خەڵکان نەبێت کە بیانەوێ زانست و زانیاری فێر بن. ئایا هاودژی و دژایەتی یان وەکۆڵێ بربەرەکانێ و نەیارەتی لە نێوان ئاین و زانستا هەیە؟ بۆ نمونە تا 200 ساڵ بەر لە ئێستا کە ئەوروپا ئێستا شانازی بەت پێشکەوتن و تەکنۆلۆژیای خۆیەوەکە، بۆ نمونە 3 زانای گەورە لە بواری گردونە هەر سووتێنران لە سێدارداوەی وەکو گالیلۆ یان جۆردانۆ برۆنۆ یان نیکۆلا کۆپەرنیکۆس، ئەمانە ئەیانوە زەوی خڕە هەر لەسەر ئەمە بۆونە سزادران. ئێمە ئەبینین لە مێژووی ئیسلامیشا بۆونە زانایەکی گەورەیەکو ئەحمەدی کوڕی حەنبەل یا عیزی کوڕی عەبدولسەلام یا ئیبن تەیمیە یا ئیمامی ئەبوو حەنیفە، ئەمانەش زیندانیان چەشتووە هەر لەلایەن دەسەڵاتی خاچپەرستی نەبوو، ئەر دەوڵەتێ بۆ بەناوی دەوڵەتی ئیسلامیەوە. ئایا هاودژی و نەیارەتی لە نێوان ئاین و زانستدا بوونی هەیە؟ ئەو زانستانە کامانن یان با پرسیارەکەشمان ئەم بڕگەی بۆ زیادکەین، ئەو زانستە کامەیە کە ئاین دژایەتیەکە؟ نەخێر وەکو سەرتا عەرزم کردن و عەرزی بەڕێست و بینەرانی ئازم کرد کە نەخێر علم لەگەڵ ئیسلامە لەگەڵ دینە هیچ دژایەتێکی نییە. ئەو علمێک کە وەکو عەرزم کردن چ زانست و زانیارێک لە خزمەتی بەشەریەت هابێت ئیسلام ڕێگەی لێ نەگرتووە، بەڵکو لەگەڵی شایەتی و کار ئاسانی بۆ کردووە. ئەو کەسانەی کە ئەیانەوێت مەسەلا ڕێگری بکەن و تەنگژە بخەنە بەردەم و لە پڕ بخەنە بەردەمی خەڵکانێک و کە بیانوێت زانست و زانیاری بڵاو بکەنەوەیان زانست و زانیاری فێر بن، ئەوە حتمما دیارە ئینسان وەکو بڵێ ئەلئینسان یان ئەلمەرء عەدوٌ لما جهله، بۆ خۆی نایزانێت ڕقیشی لەو کەسەیە کە من ڕقم لە هەر شتێ بوو حەزش ناکەم تۆ فێر بیت، کەواتە نەخێز ئیسلام لەگەڵ زانست و زانیاریە هیچ تێگیرانێکی نییە بەڵکو هەڵنەرێتی و ئەوانەشی کە کاتی خۆی لە سەردەمی خۆیان ئەو زانە بەڕێزان و ئیمان بەڕێزانیان وەکوڵی تعذیب داوە و شکنجیان داون و هەنێکیان لە ناو زیندانەکانە وفاتیان کردووە، خوای تەعالی لیان ڕازی بێ. دیارەوانە خەلەلی فکری و عەقیدەتیان هەبووە لەسەر مەسائلی خەڵقی قورئان و بابەتانە ئەوان شەهیدکران و خوای تەعالی لیان ڕازی بێ. ئەو زوڵمەی کە ئەوان لە ئەو ئیمان بەڕێزانیان کردووە ئەتوانم بڵێم بەرامبەرە بە هەمان زوڵم کە لەو زانایانی لە ئەوروپای کراوەکو ئەو گالیلۆ کە کیان سووتان و کیان سوێن و کیان کوشتن ئیعدامیان کرد. هەنێکیان بوو باسی زانایە کرد کە عەلە ئاساس باسی کۆمەڵێ بابەتی فەلەکیاتی کردبوو، ئەڵێ بەستیان لە کۆمەڵی ئەسپ هەڵیان قلیشان و کوشتیان وەڵحاصڵ هەڵیان قلیشان. ئەو سیستم و نظامی کە لە ئەوروپای لە سەردەمی کۆنا ئەو زانان انتیا بردووە هەر عینی جەهالەتێکە کە لە سەردەمی ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل زانستێکمان هەیە ئاین دژایەتی بکە و داوا لە شوێن کەوتوانی بکە کە توخنی نەکەون. زانستێکە این کات یعنی وەکو بڵێ ئیسلام دژایەتی بکات پێغەمبەری خوا عەلەیهی سەلام لە فەرمودەیەکە بۆمان ڕوونەکاتەوە جارێکیان عەبدوڵای عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بێ ئەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەلام منی بینی بەدەستمەوە بوو پارچەیەک لە تەورات، پارچەیەک لە تەورات پێ بوو، ئەڵێ پێمی فەرموو ما هذا يا عمر، ئەوش فەرمی وتم يا رسول الله إنها توراة إنه توراة يعني إنها توراة، والحصر فلما ألقيها يا عمر والله لو أن موسى حيا والله لو أن موسى حيا لما وسعه إلا أن يتبعني. پێغەمبەری خوا عەلەیهی سەلام فەرمی والله ئەگەر موسا بەهاتمە ئێستا زیندوو بایە هیچ مەجال و دەرفەتێکی نەبوو ئیلا ئەو نەبێت کە وەکو باقی مسلمان بکەوێتە شوێن من و شوێن کەوتێ من بواتە پێغەمبەراتێکی ئەو ئەسڕایەوە و ئەو تەوراتێک ئەو ئیشی پێ کردووە ئەسڕایەوە. ئەو زانست زانیارەی کە ئیسلام یعنی بڵێن ڕێگریان لێکات هەرچی عەقیدەی ئینسان ئیماندار تەشویه بکات و ناشرین بکات و خراپی پێ بکات ئیسلام لەگەڵیان نییە، بەڵام لەگەڵەوەی کە ئینسان بێوێت شتێک فێر بێ بۆی کە لێی زانست بێت بۆی کە خۆی پێپارێزێت ئەوە کێشێکی لەگەڵان نییە. چی شتێک بە زەرەر شکایە بۆ عەقلی مسلمانان وەروە دینی مسلمانان ئیسلام لەگەڵیان نییە. مامۆستا مسلمانێکەر بۆ زانیاری خۆی بۆ برەودان بە زانستەکەی خۆی تەورات و ئینجیل بخوێنێتەوە وەکو ئەو نمونەی کە جەنابتان هێناتانەوە،
ئێمە ئەزانین ئیمامی عومەر یەکێک بووە لەو کەسانی کە زۆر سوور بووە لەسەر دینەکەی زۆر خۆشەویستی پێغەمبەری خوا بۆ دینی زۆر خۆشویستووە. ئایا ئەم نەهیکردنەی پێغەمبەری خوا هەر وەکو چۆن لێک ئەدرێتەوە؟ ئێمە حتا ئێستا وەکو خۆم چوومە ماڵی مامۆستایەکی ئاینی زۆر ناوداری کوردستانیش تەورات هەبوو لە ماڵەکەیە، ئینجیل هەبوو. بەڵێ من بۆ خۆم لە ماڵەوە ئینجیلم هەیە ئێشی خوێنمەوە، بەڵام ئەبێ ئاگادار بین کاتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ڕێگری ئەکات لە عومەری کوڕی خەتاب لەو سەردەمایە کە ئیسلام هێشتا وەکوڵی ئینقیتاعی وەحی نەبووە، وەروەها نەبادا عومەر پێی متەئەثیر بێت، چونکە عومەر ئاگادار بین چەندە وەکوڵی لە خزمەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ژیاوە، بەڵام هێشتا بای ئەوە زانست و زانیاری لا نەبوو کە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ئاگادار بێت، نەبادا پێی متەئەثیر بێت. بەڵام کاتێک کە ئیسلام تۆکمە بوو و پێغەمبەری خوا عەلەیهی سەلام فەرمی ئیتر جارێکی کە غەیرە خواپەرستی لە ناو جەزیرە عەرەبیا دروست نابێتەوە ئەو ڕێگرێتر نەما، کەواتە یعنی بۆ فێربوونی یا بڵێ بۆ ئاگادار بوون لە زانست و زانیاریەکانی ناو تەورات و بۆ ئەوەی کە بزانین چەندێکیان یعنی دژبەیەکن، وەروە ئینجیل بە هەماشە چه عهدی قەدیمێت و چه عهدی جەدید بێت و تلمود و بابەتەکانی کە هەمیان تماشا بکەی زۆر ئاسایی. ئێمە لە یعنی ئەسڵن ئێمە لە زانکۆی بەغدا کە لە کاتی خۆی خوێنمان دەرسێکمان نەبوو پێوترا مقارنة الأديان، واتە بەرامبەر کێپێکردنی دینەکان هەنێکیان مەسەلەن ئێمە ئەسپارەکانی یەهودمان خوێندەوانێ، ئەسپارەکانی نەسارامان خوێندەوانێ، ئەسپارەکانی بوذامان خوێندەوە، دراسە بوو فعلاً ئیسفادێکی باشمان لێ کردووە. یعنی ئەسڵن ئەتوانین بڵێن ئێمە وصايا عشرة كلا قرآن هي وصايا عشرة لوني أو كيشا هي بلام بشوازي جاوزوا تقريبا ليكون نزيكن طبعا لصدا حشتا وزياتر ليكون نزيكن. أجر إنسان خوي لخوي راب بينيت بتوانه إنجيل وتوراة بخونته باشان مقارنة بك بقرآن أو خلقاني كأنويت رخنا لقرآن بقرن أو خلقاني بتابعتي كزول متأثرين بتوراة وبإنجيل وباقي كتابكاني كبأسماني وبداتر شابكاني كشوا شتي زور أساي بيغمري خوي صلى الله عليه وسلم كاتكن يعني تشبيه بو نمونه باسكن بيغمري خوي صلى الله عليه وسلم كاتك أفرميت با جلكان تان شور نبيت لبر كبر أبو بكر الصديق جلكاني شور بو بيغمري خوي صلى الله عليه وسلم أعطى خدمته أبو بكر وتي رسول الله من يشفرمين توقيناك شو كتو لست ممن يفعل ذلك خيلاء يعني علت بيغمري خوي صلى الله عليه وسلم بوي منعك لعمر كتوراة تماشانك نبادا بي متأثر به شو كعمر أو عند عالم نبولا وكو بيغمري خوي صلى الله عليه وسلم القرآن حتى باسي وفاكهة وأبا نازن أبا يعني شيء تا پێڵەن کاکە ئەبا یعنی پوش و پەڵاش و گیاوان. مامۆستا ئێستا گە سەیری هەموو وڵاتانی جیهان و دەوروبەرمان بکەی ئاسەوار و دەستی زانستی پێوە دیارە لە تەکنەلۆژیا و پێشکەوتن و بی دروستکردنی بینا و فڕۆکە و ئەم هەموو جۆرەشتانە. بە پێچوانەشەوە هەر زانست ڕۆڵی زۆر خراپی هەبووە لە وێرانکاری بۆ نمونە هەر کیمیابارانی هەڵەبجە جینۆسایدی کورد بۆ نمونە هێرۆشیما و ناکازاکی قومبەلەی زەڕی ئەم شتانە. ئاین چۆن موسڵمانان هاند ئەدا بۆ وەرگرتن و وەکوڵێ فێربوونی زانستی چاکەکاری کە خزمەت بە خەڵکی بکە و نەبێتە مای زیان و زەرەر بۆ دەوروبەر. ئاین ئەوکو عەرزم کردن سەرەتا هەموو ئینسانەکان هەڵانێ ئەسڵەن هەر بە وشەی ئیقڕا واتە یعنی بخوێنە وەروە سەرەتایەکە بۆ فێربوونی زانست زانیاری کەواتە ئەوەی کە خوای پەروەردگار بۆ منی بە حەڵال گێڕابێ هیچ کەسێک لە زانان ناتوان و بۆشیان نییە ڕێگری بکەن لە خەڵکی. یعنی ئەو زانست زانیاری کە خەڵکی پێی وەکوڵی پێیان پێ بردوودایی سەری کێشا بۆ دروستکردنی ئەو چەکە ماڵوێرانکەر و کۆکوژانە بەداخەوە ئەبوو ئێمەش بمان بواە و ئەسێش ئەکرێ بکرێ. یعنی لە سەردەمی خۆیان ئێمە بیرمان دێ کە پیرەکان مەوانە گێڕێتوانێ ئەوە نەبێ بڵێن کە بەڵام ئەمە ینی مەوادی ئینشائی ئەو بابەتانەمان نەمێنە خێر هەمانە ئەسڵەن جاری وایە هەنێک لە پیرەکەمان گەڕێتەوە لە کاتی خۆی ئێمە ساچمەزانمان هەبوو لێمان ینی ئیشمان پێکردووە باروتمان خۆمان دروستمان کردو باروتەکە ینی چوون لە مەسەن لە ئەشکەوتەکانە ئەو گۆگردەی کە لە ئەنجامی دولەڕی بینەران میزی ئاژەڵەکان دروستە بکۆیان نەکردەوە تەقەمەنیان پێ دروستە کرد و زۆر ئەسەبێ ینی پێکاتەکەی هەیە وڵاتی ئێمەش ئەو پێکاتەی هەیە ئەتوانین ئێمەش بخوان دروستیکەن بۆ دیفاعکردن و بەرەنگاربوونەوەی ئەو خەڵکانی کە یانوێت وەکوڵی دژمنایەتی ئیسلام و مسلمانان و خاکی مسلمانان بکەن حەقی خۆمانە ئێمەش و هیچ کەسێکیش بۆی نییە ئەسڵەن هیچ بەڵگەیەکی دەستەونێت تا بتوانێت ڕێگری بکات لەو خەڵکانی کە نەبادا ئەو زانست زانیاریە دروست بکەن و ئەو چەک و ئەتۆمە دروست بکەن. ئەسڵەن لە سەردەمی وەکو عەرزم کردن پێشتر
لە سەردەمی معاوی کوڕی ئەبوو سوفیانە فەرمان کرا بەوەی کە چەند ئوستول دروستکە کە تا ئەو کاتە بۆ فەتحی ئوروپا کە بڵێن دروستکرا ئەو ئوستولانە ئوستول هەر باوی نەبوو، یعنی کەواتە بەدەستی مسلمانان دروستکرا، وەکو عەرزم کرد پێشتر سەعاتەکە بەدەستی مسلمانان دروستکرا، باقی بابەتە عیلمیەکانی کە بەدەستی مسلمانان دروستکرا، کەواتە هەر کەسێک ئەگەر بێوێ ڕێگری بکات و لەمپەر بخاتە بەردەمی مسلمانانەوە ئەو کەسە نە لە زانست تێگەشتەوە نە لە ئیسلامیش حاڵی بووە. بەڵێ مامۆستا خوای گەورە لە قورئانە ئەفەرمێ تەنها کەسانێک کە بەڕاستی لەخوا بترسن و شەرمی لێ بکەن عولەماکانن، زانایانن. ئەم زانستە کامەیە وە چییە کە وای لە عولەماکان کردوون لە خەڵکانی تر زیاتر پەی بەنهێنیەکان بەرن لەخوا بترسن، شەرم لەخوا بکەن، سنوورەکانیش نەبەزێنن. خوا سبحانه وتعالى دار لآيتكي سورة فاطرة كما نفرم إنما يخشى الله من عباده العلماء، يعني بتأكيد تنها أو كسانا كحقي لەخوا ترسانەدەن کە زانایانن. طبعی زانایان لە سەردەمی کۆنا زۆرتر مەبەستەوە نییە کە بڵێن ینی زانایانی ئەو خەڵکانی کە بێ، بەڵام هەر کەسێک کە زانا بوو کاتێک کە ڕۆیسە بۆ نمونە ئەو بەحارە فەڕەنسیەکە کە لەم دوایانە موسڵمان بوو ناوەکەی لە یادم نییە، کابرای بوو مەسەن دەریاوانێ بوو کە ئەچوو بەناو شوێنەکان ئەگەڕا. طبعا ئەگەر ئینسان زانست و زانیاری هەبوو لە بەرزی شاخەکان، لە هەورەکان، لە ئەم بوونەوەرە کۆڵیەوە ئەو کاتە گەورەیەتی و دەسەڵاتدارەتی ئەبرقدرەتی خوای پەروەردگاری بۆ ڕوونە بێتوانێ. بۆیە خوا سبحانه وتعالى ئەو ئاەتەی بۆی ناونەتەوە کەواتە هەر کەسێک لەوەی کە ئینسان كلما زاد علمه زاد تقواه وزاد خشيته، يعني هەر کاتێک ئینسان زانست و زانیاری پیا بوو ئەو کاتە ئەتوانێت وەکڵی ترس و لەرزی لە خوای تعالی زیاتر بروسە بێ. ئەو کەسێک کە خەشیەتی خوای پەروەردگاری نییە، ئەلبەتە ئەو ئاەتە بە شێوازی کەش دیسان زانایان خوێندویان دەتوانێت کە ئەکرێت بە باش بەبەتی کێشا بخوێنەوە کە ئەوەش ڕێزی زانایان ئەگرێت، هەردووکیان هەر ڕێزی زانایان ئەگرێن. بەڵام لە شێوازێکیان نەبوو نمونە ئیمامی زەمەخشەری ئەفەرمێ هەندێک لە زانایان وای بۆ چونکە لە جاتیەوە بڵێ إنما يخشى الله من عباده إنما يخشى الله من عباده العلماء، أكربي خوينو بلين إنما يخشى الله من عباده العلماء بو شاز خوندو. بلام أم خشية واتا استحياء و شرم كردن واتا خواهي پرگاه شرمي بس أنا لزانايانا واتا هر کس اگه تو بي زانست زانياري قلالة بكات بو شوازين که شوازي دو معنى اخوان راتوانيا أميان حقي خواه پرسي اداد بس أنا زانايان أو كان بس أنا خواهي پرگاه شرم وشكوي له وقول شرمي بس أنا لزانايان هي كواتا هر کەسێک بتوانێت زانست و زانیاری ئیبداع بکات بۆ خەڵکی و بۆ خزمەتکردنی مرۆڤایەتی خوای پەروەردگار هەم بە متەقی دانێت و هەمیش خوای تعالی ئەکرێ بۆ بارەکان شەمیلەکە. بە درێژایی ئەتوانین بڵێ 40 ساڵی ڕابردووش وا گەیەنراوە لە خەڵکی کە بۆ منە ئافرەت نەکرد تەنانەت بۆی نییە بچێتە دەرەوە، تەنانەت خوێندنیشی لێ مەنع کراوە، بۆ نمونە حرامە ئافرەت بخوێنێت، تەنانەت بۆ نمونە ینی ئافرەت بۆ لێرە جیا کراوە. تۆ لە کاتێکا پێغەمبەری خوا فەرمێ لەسەر هەموو مسلمانێ واجبە مسلمان ئافرەتی ژەگرێتەوە یان هەرە فەرمێ مسلیم و مسلمە. بۆ نمونە ئەگەر ئافرەت مەنع بکرێت لە زانست و لە خوێندن چۆن هەر ئەحکامەکانی دین بزانێت، چۆن ئەو نەخۆشیانەی کە ڕوبەڕووی ئەبێتەوە یان ئەو پرسیارە شەرعیانەی کە لە جەستەی ئافرەتا بۆمە دروزە بن پرسیاریان لەبارەوە کات چۆنیان بکەن. ئێمە لە کاتێک ئازانین زانایانە فەرموون خاتو عایشە دوای پێغەمبەری خوا 40 دانە ساڵ ئەم ئاینە ئەو وەکوەڵێ ڕێنمایەکانی گەیاندوێت، وەڵامی چەندین ئافرەتی داوەتەوە، تەنان وەڵامی پیاوانیشی داوەتەوە. ئێمە بۆ سەحابە بۆ ڕووی نەبووە وەیەکلابوونەوەی هەنێ حەدیث و ینی بۆچی زانایانی ئیسلام گومانێکیان خستۆتە سەر زانست وەرگرتنی ئافرەت لە کاتێک هەر ئێستا لە کۆمەڵگەی خۆمانە ئافرەتێکە خاوەن شەهادە بێت و بۆ نمونە خوێندنی هەبێت کەمتر زوڵمی لێکرێ، هەر عایلێ بۆ زانست و زانیاری تیا ڕەنگی دابێتەوە کەمتر جیابوونەوە ڕتیار وەدا، هەر عایلەیەکی زانست و خوێندەواری تیا بێ مناڵەکانی جوان پەروەردەکرێن. بۆچی گومانێ خراوەتە سەر خوێندنی ئافرەت؟ ئەمە لەکوێوە هاتە ناو ئاینەوە؟ والله ئەمە لە ئاینە هیچ مەجالێکی تیانە بەڕاستێکە ئەو حەسار خستنە سەر ئافرەتە لەوەی کە فێری زانست و زانیاری و علومی شەرعی نەبێت، بەڵکو ینی هەڵقوڵاوی ناخی ئەو خەڵکانەیە کە بۆ خۆیان ئەو بابەتیان بڵاو کردوتوانێ، ینی بەس تەنها غیرەکردنێکە لە ئەخلاقیات، ینی ئەکرێ بڵێن ئەمان بە حوجەی ئەوەی کە عەلی ئاساس نەبادا کوڕان و کچان یا بڵێن پیاوان و ئافرەتان تێکەڵ بن، بەڵام لە ڕاستی ئەمەش دیسان وەڵامی خۆی هەیە، چونکە هەر ئەو ئاماژەی کە جەنابەت ئێستا ئاماژە پێدا، ینی چەند پیاو هاتوون حتا پیاو هاتوو بۆ خزمەتی دایکمان عایشە سەلامی خوای پەروەردگار لە خۆی باوکی بێ،
ئەفەرمێ دایکە حەزەکەم پرسیارێکت لێ بکەم بەڵام ڕوو نایش فەرمی تۆ کوڕی منیت پرسیاری خۆت بکە کەواتە ئەو زانستە لەلای ئەو پیاوە گەورەیە نەبووە لایم ئافرەتە بۆ کە خەڵک بە ئافرەتی دەناوە وەروە لە ناو ئافرەتانە بۆ معلومات هێمو لایەکمان ینی عایشە سەلامی خۆی بخوێ لەسەر بێ مەشهوڕ بە عالمی هەمویان لە ناو ئافرەتانە و یەکێکە لەو کەسانی کە هیچ ئافرەتە بەقدر عایشە سەلامی خۆی بخوێ لەسەر بێت حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم نەگەڕاوەتەوە ئەم جا دوای ئومی سەلەم و کێوکێوانە نەوەڵامانە هیچ بەڵگەیەکی بەدەستێنێت وەکوڵێ گفتوگۆ و مناقەشەشی لەگەڵ زۆر هاوڵا کردووە لەسەر شتێکە ئەمان شتێکیان وتەوە بۆ من هەر لەگەڵ عەبدوڵای کوڕی عومەرە لەگەڵ ئەوانە لەگەڵ خەواریجەکانە لەگەڵ ئەوانە باقی یانی زۆر جار بە زانست و بە بەڵگەی شەرعی و بە زانستی ئەو سەردەمە تەنان واشی لە هاوڵێکی وەکو عەبدوڵای کوڕی عومەر و عەبدوڵای کوڕی عەباسیش کردووە کە قسەیان لەسەر شەوڕەویەکەی پێغەمبەری خوا کردووە کە قەناعەتی پێهێناون کە بەو شێوەیە نەبووە بەو شێوەیە بووە بەڵێ خۆی بەڵێ ینی عەرزم کردی ینی لا یەکێک لە باس و خواستەکان یەکێک لە زانایان کچێکی خۆی ئەدا بە تەڵەبەیەکی خۆی قوتابێکی خۆی بەیان بڵین کە ئیگوازێتەوانێ ینی وا باس کراوە کە على ئاساس لە نێوانی سەعیدی کوڕی جوبەیر و سەعیدی کوڕی موسەیب بووە على ئاساس کە یەکیان کشی داوە جوبەیر داوێتی بە سەعیدی کوڕی موسەیب کاتێک کە ئەوێ سبەینێ ئەم بڕوا بۆ لای سەعیدی کوڕی جوبەیر خوا لێیان ڕازی بێت ئەڵێ بۆ کێوەڕۆڵە وڵاتم بۆ خزمەتی باوکت بۆ دەرسەکان میدان پێڵە دەی مەڕۆکەواتە ئەو دەرسانی پێشتر باوکم بە تۆیان گوتووە وەرە لەمە دوامن پێدەڵەمەوە ئەم بەڕاستەکەی پاشان ئێمە وەکو میلەتی کورد کە ینی بەڕاستی جێگەی شانازیمانە شانازیەکەین بە دوو کەسی بە دوو کەسێکە لە سەدەی 20 بەرەوێن بە خوێندن و خوێنەواری داوە یەکێ لەوانە مەلای گەورەی کۆیە یعنی خۆی یەکێ بەلەو کەسانی کە داواکە یەکەمین کەسە کە کچی خۆی نەبەر خوێندن لە کاتێکا کە بە عامی مامۆستاکان بەداخەوە لەو سەدەمیان گوتیانە ئافرەت نابێ بخوێنێت دەڵە شڕ لە ماڵەوە نابێ بخوێنێت زەعیفە نابێ بخوێنێت بە هەمان شێوە بەو شازە بوو بەڵام ئەو ڕچێشکەن پاشان حەبسەخانی نەقیب یەکێ بۆ لەو یەکەم کەس بوو کە قوتابخانی لە ناو شاری سلێمانیە داناوە و کچانیشی بۆ وەک بڵێ بانگێش کردووە ینی عیلم بەڕاستەکەی پاڵپشتی ئەو بۆچوونە ناکات و ئیسلام پاڵپشتی ئەو بۆچوون ناکات ئەوەی کەوای گوتووە بەس تەنها و تەنها بۆچوونێکی ئینسانی خۆیەتی بەڵام لە هەمان کاتیشە غەڵەتی کردووە هەڵی کردووە هەڵی کردووە ئیسلام پشتگیری ئەو کەسان ناکات بەعکسەوە هەڵیشانی لەسەرەوە بەڵێ شتێکی تر هەیە بزانین ئەگەر صحیح بێ پێغەمبەری خوا فەرمێ زانست وەرگرن تەنان دەگەر لە سینیش اطلبوا العلم ولو بالصين ئەوە مەوضوع حەدیثەکە هەڵبەستراوە و صحیح نییە بەڵام ئەکرد بڵێن قسەیەکی جوان ینی ماماکە نەگەر سین زۆریش دوور بێ هەرچەند لەو کاتە سین نەبووە بەڵکو کاتە سند بووە سند و هند بووە کاتە سندی ئێستا کاتی بەرنامەکەم بەرەو تەوابوو نەچێ بگرێت تەواویش بۆ بەس کۆتا پەیامتان شتێککە ئێمە نەمان پرسی بێ و نەمان وتبێ جەنابتان ئاماژەیەک پێ بکەن بە کورتی زۆر سپاس دەکەین وەڵاهی من لە خزمەتی بینەرانی خۆشەویستە لە خوشکبرایەنە ئەویان عەرزەکەم ئەڵێم ئەو دینەی خوای پەروەردگار بەڕاستی بە عیلم و زانست و زانیاری گەشتوتە دەستی ئێمە و هەر بەوەش پایەدارە بێت لە پاش ویستی خوای پەروەردگار مناڵەکانتان بنێرنە بەردەمی ئەو خوێندنانەی کە فێری علوم شەریعە بن ئاگادار بن شەهادە لە بواری دینا بەدەست بێنن ئەوە بۆیان باشترە بۆ دنیا و قیامەتیان چونکە کە شەهادەیان لە بواری دینە هێنا ئەتوانن لە بابەتەکانی کەشە بێنن بەڵام ئەگەر هات و پڕکران و بەشتی کە ڕەنگە ئیسلامەکە بە جوانی نەتوانێت مەجالیان پێ بدات کە ئەوکەن بەڵێ کوڕانتان بنێن لەبەر خوێندن کچانتان بدێن لەبەر خوێندن چونکە ئیسلام ڕێگری لەوە نەکردووە بەڵکو هەڵتانەنێ و منیش بە نوێنەرایەتی هەموو مسلمانانی تەواوی دنیا عەڵەم خەڵکینە دەرگای عیلم بەڕووی کچانە دامەخەن بەڵکو بیکەنەوە و بواریان بڕخسەن بەڵام لە هەمان کاتشە ئاگاتان لێ بێت و سەرپەرشتیان بکەن زۆر سپاس دەکەین واڵسیان بۆ ئامادەبوون بینەرانی بەڕێز بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدولحەسیب حوسێن تەوەری زانست لە ڕوانگەی ئاینەوەمان تاوتوێ کرد تا بە یەگەیشتنەوەیەکی تریش بەخوای گەورە مێهرەبانتان ئەسپێرین هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ